هەشتی مارس پیرۆز بێ لە تەواوی ژنان، لە تەواوی ئەو ژنە ڕەنجدەرانە، لە تەواوی ژنانی تێکۆشەر و ئازادی خواز، لە هەموو ژنانی ماڵەوە، لە دایکان، لە خوشکان، لە هەموو ئەو چین و توێژانەی کە خزمەتی کۆمەلگا ئەکەن کە بۆ ئازادی ژنان و کۆمەلگا تێکۆشان ئەکەن. ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان بە بۆنەی هەشتی مارسەوە ڕۆژی جیهانی ژنان ئاهەنگێک ڕێک ئەخەین لە بەردە قارەمان ڕۆژی چواری سێ. هیوادارم هەموو لایەک بەشدار بن بۆ ئەوەی کە خەڵکەکە ئامادە بێت لە بەردەم باخی گشتی لە شاری سلێمانی لە بەردەم باخی گشتی بەرامبەر ئوتێل پاڵاس سەعات 9:30 و لەوێ پاس ئامادەیە. هیوادارم خۆتان بگەێنە لەو کاتژمێرە خۆتان بگەێنە ئەوێ و بەشدار بن لەگەڵمان لە ئاهەنگەکەیە و لە سەعات 11 لە بەردە قارەمان ئاهەنگەکەمان ئیتر لەو کاتەیە خەڵکە ئامادە بێت سەعات 11 و نزیکەی سەعات 12 ئاهەنگەکەمان دەست پێ ئەکا بە ئامادەبوونی هونەرمەندی زۆر بەڕێز کاک عادل هەورامی بە دەنگە خۆشەکەی لەگەڵمان ئەبێت لەگەڵ خاتوژینا سەقزی و کۆمەڵێک گروپی جیاواز لە شوێنەکانی ترەوە دێن. پێویستە هەمومان پێکەوە لەو ڕۆژەیە ئامادە بین ئاهەنگەکە پیرۆز بکەین و پەیامی خۆمان هەبێت لەو ڕۆژەیە بۆ ئەوەی کە تێکۆشانی خۆمان بەردەوام بکەین و پەرە پێ بدەین لە ئاهەنگەکانی هەشتی مارسا پەیاممان ئەبێت بە ڕۆحی هەشتی مارس داگیرکاری نۆکەری تێک ئەشکێنین، ئازادی ژن مسۆگەر ئەکەین بەو پەیامە و بەو دروشمەوە تێکۆشانی خۆمان ئەکەین. پێویستە هەمومان لەوێ ئامادە بین داوا لە سەرجەم گەلەکەمان ئەکەین لە باشووری کوردستان لەو ڕۆژەیە ئامادە بن بەشدار بن لە ئاهەنگەکەیە پێکەوە بە دڵخۆشی و بە پەیامی ئازادی خوازی ئاهەنگەکە پیرۆز بکەین و داوا لە تەواوی ژنان ئەەکەم لە هەموو چین و توێژەکان لە خوێندکاران لە ڕۆشنبیران و چالاگوانان و ژنانی ماڵەوە و ژنانی کرێکار لەو ڕۆژەیە پێکەوە هەمومان بەشدار بین لە هەموو چین و توێژەکان تەنها ژنانیشنا هەموو کەس ئەتوانێ بەشدار بێت ئاهەنگەکە پێکەوە پیرۆز بکەین چونکە پیرۆزکردنی ڕۆژی هەشتی مارس وەکو تێکۆشانێک دەنرخێنین کە لەوێدا پێکەوە پیرۆزی بکەین و پێکەوە پەیاممان هەبێت پێکەوە بە یەک ڕیزی بە یەکدەنگی ژنان تێکۆشانی خۆمان پەرە پێ بدەین و بەردەوام بکەین بۆ بەرامبەر ئەو هەموو ستەم و نادادپەروەریە بەرامبەر کۆمەلگا و بەرامبەر ژنان بە تایبەتی ئەکرێت ئەو ستەم و کۆمەڵکوژیان و سووتاندنانەی ژنان لەوێدا پەیاممان هەبێ کە ڕاوەستێنرێ کە بکوژانی ژنان سزا بدرێ لەبەر ئەوە پێویستە لە ئاهەنگی هەشتی مارس لە چواری سێ لە بەردە قارەمان هەموو پێکەوە ئامادە بین و پیرۆزی بکەین و ڕۆژانی تریش چالاکیمان هەیە لە یەکی سێ پێشەنگایەکی شێوەکاری بۆ ژنانمان هەیە لە هۆڵی تەوار سەعات دەی سەر لە بەیانی و لە پارکی هەواری شار 2 مانگ 2 سێ 50 دار ئەچێنین و 3 مانگیش لە بازار گوڵ پێشکەشی ئەو ژنە ڕەنجدەرانە ئەکەین کە لە بازاڕەکان و لەسەر شقامەکانە شت ئەفرۆشن و بژێوی ژیانی خۆیان دابین ئەکەن و لە ڕۆژانی تریژ لە ڕۆژانی داهاتوو دوای هەشتی مارس هەر کار و خەباتەکانمان بەردەوامە لەگەڵ گروپەکانی تر ڕێکخراوەکانی تری ژنان کەمپینی یەکڕێزی ژنان و تۆڕ و گروپەکانی تر کار و چالاکی جیاوازمان ئەبێ لەو کاتانەشا پێکەوە بەشداری لە کار و چالاکیەکان بکەین. سڵاو و ڕێز بۆ هەموو لایەک.